ئەم کاتتان باش. من مامۆستا دیەمە و مامۆستای میوزیکم لە کۆمەڵگەی بان. لە کۆمەڵگەی بان گرنگجیی تەواو بەوانەی میوزیک دەدرێت هەروەکو وانەکانی دیکە. لێرە قوتابیان بە شێوەیەکی گشتی فێرە ئامێرە میوزیکەکان دەبن، بە تایبەتی ئامێری گیتار، ئامێری پیانۆ و هەروە ئامێرە ڕێتمیەکان. گرنگجێکی تەواو بە بەرهەمە کوردیەکان دەدەین، بە تایبەتی ئەو بەرهەمانەی کە پەروەردەینە. و هەروەها ڕۆژێکمان تەرخان کردووە بۆ سیرکردنی بەرهەمە کلاسیکەکان، بە تایبەتی سەمفۆنیاکانی وەکو بتۆڤن و مۆزارت و باخ و هەروەها ئەوانی دیکەش، بۆ ئەوەی شارەزایەکی تەواویان هەبێتن لە ئامێرە میوزیکەکانی پێی ئاشنا بن.